لاتیوارنی و زۆر سڵاوتان لێبێت من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم سەرەتاش دەچینە لای سەردەر چەندین ئەکاونت و پەیج و گروپ لە سوشیال میدیا ڕەشە لە مامۆستایان دەکەن وەزارەتی دارایی عێراق چاتۆی قەدەغە کرد ئێرانی ئۆرانیۆمی تاستی چەک پیتاندووە ئەمڕۆ شەممە چواردەی تشرینی یەکەمی 2023 سامان سیوەیلی و تەبێژی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان لە ڕاگەاندراوێکدا ئەماژەی بەوە داواکە ماوەیە کە چەندین ئەکاونت و پەیج و گروپ لە سوشیال میدیا کەوتونەتە بێڕێزیکردن و سوکایەتی و ڕەشە لە چەندین بەڕێوەبەری قوتابخانە لە پارێزگای سلێمانی کە دەستیان بە داوامکردن کردوتەوە سامان سیوەیلی دەڵێت وەزارەتی پەروەردە بە فەرمی دەستگای یاسایشی کوردستانی لەو هەڕەشە و تەشیرکردن و بێڕێزیکردن ئاگادار کردوتەوە و ڕایگەیاندووە کە سکاڵای یاساییمان هەیە وەک وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وتەبێژەکەی وەزارەتی پەروەردە دەڵێت دەمانەوێت ڕووبەڕووی دادگایان بکەینەوە چونکە قبول ناکەین بەڕێوەبەر و مامۆستایان بیانەوێت درێژە بە خوێندن بدەن و سوکایەتیان پێ بکرێت جەختیش لەوە دەکاتەوە کە پاش ئەوەشی دەرکەوت هەریەکە لەوانە ئەدمینیە و گروپانە پلەی مامۆستایەتیان هەبووە ئەو پلەیان بە بڕیارێکی فەرمی لێ وەردەگرینەوە ئەوەشی خستۆتە ڕوو کە ئەو بەڕێوەبەر و مامۆستایانەش دڵنیا دەکەینەوە وەزارەتی پەروەردە دەستخۆشی خەمخۆریتان لێ دەکات و پاڵپشتی تەواوتان دەکات و هێرشکاران ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە وەک چۆن لە ئەزموونەکانی پۆلی 12 ئەو هەمانگیانە لەگەڵ بەڕێزان لە ئاسایش و پۆلیس بەرهەمی هەبوو تەیف سامی وەزیری دارایی عێراق بە نووسراوێک پۆشین جلوبەرگی تەسک و نیمچەڕوت و مکیاجی تۆخی لە فەرمانبەرانی وەزارەتەکەی قەدەغە کرد و سەرجەم فەرمانگەکانی سەر بە وەزارەتەکەی پابەندی بڕیارەکەی دەکات وژنانی فەرمانبەری جلی زەق لەبەر نەکەن و هەروە فەرمانبەرانی وەزارەتەکەی نابێت تا تۆ لەسەر جەستەیان هەبێت جێگیرکردنی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزی ئاسمانی ئەمریکا ڕایگەیاند فڕۆکەیان بۆ ئۆپراسیۆنەکانی F-15E جەنگی پشتیوانی لە ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر کردووە باس لەوەش کراوە کە بوونی فڕۆکەی جەنگی و پشتیوانی لە ناوچەکە بۆ گرژی لەگەڵ کۆماری ئیسلامی دەگەڕێتەوە چونکە ئەم حکوومەتە یۆرانیۆمی تا ئاستی چەک پیچاندووە سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات